ئەمڕۆ کۆنگرەی نەتەوەی کوردستان بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر دۆخی ئێستای کوردستان و ئەو مەترسی و گۆڕانکاریانەی لە ناوچەکە دەگوزارێن وە بۆ کورد یەکێتێکی نەتەوەیی نیە دیبە هیتێکمان سازداوە کە تێیدا نوێنەری هەدەب لە باکوور، نوێنەری کانتۆنەکانی ڕۆژئاوا و لە ڕۆژهەڵات مامەسایەکی زانکۆ و لە باشووریش بە هەماشەوە واتە ویستوانە لە چوار گۆشەنیگای جیاوازەوە قسە لەسەر دۆخی ئێستای کوردستان بکەین و گفتوگۆ بکردرێت کە کورد بۆ لە بەرامبەر ئەم گۆڕانکاریانەدەدا تا ئێستا یەکێکی نەتەوەیی نییە و چی بکەین بۆ ئەوەی ئەو وەرەقە نیشتیمانیە یا ئەو گوتاریە نەتەوەیەمان هەبێ کە پێمان وایە دۆخی ئێستا دەخوازیە زیاتر گفتوگۆ لەسەر ئەو تەوەرەیە بکرێت بەو پێی گۆڕانکاریەکان نزیک بوونەوە و پێدەچێت کوردستان لانی کەم مەڵبەند و شوێنی ئەوە بێت کە زۆربەی گۆڕانکاریەکان بیگرێتەوە.